لە ڕەمەزانە هاوڵاتیانی خۆمان بەعام کورد کاتی ئێواران کە دانیشتنانە خۆن ئیسرافێکی زۆر لە خواردن ئاکەن جەناب و چی دەیە لەسەر ئەو ئیسرافە زۆرەی کە لە خواردن ئاکرێت لە ڕەمەزان؟ وەڵایی بەڕای من یعنی دیارەوەی کە چەند سەعاتێک مانووە بێ بە ڕۆژووە بێ ئیتر کە نەفسی شێگیرە و خواردنانی کە حەزیلێکە بە ڕۆژ نییە بیخوا ئیترەوە هەوڵەشی وایە وارە وازانەیە مێخواچێ دنیاشتی شەکرێ و کەم و مەسرفێکی زیا و هیچی ترتەنە هەرە کەمیشی پێخورە لەسەر سفرەکە بڕێکی زۆر ئەمێنێتەوە بەڵێ زیاد ژەمێنێتەوە هیچی پێ ناخورێ. بەڕای تۆ باشتر نییە لە ڕەمەزانە هەوڵ بدرێ ئەو خواردنە زۆرانە کەم بکرێتەوە لە جیاتی ئەوە ببەخشرێت چونکە مانگی ڕەمەزان مانگی بەخشینە مانگی یاوکاریکردنی هەژارانە لە جیاتیەوە ئەو مەسروفاکرێ ببەخشرێ بە هەژارەکان. بە تاکید وایە بە تاکید بەڵام وەکو جەناب عەرزم کردی ئەوەی کە بە ڕۆژوە بێ حەزی لەو خواردنانەی و ئیتر وەزانێتە دنیا نامێن هەر ئەوەیە بێتە بەردەسی بەڵام بیلفعل ئەوەی کە ئێوارە بۆ مەسرفێکا لەسەر و سفرەیە دایانێ و ئەمەنەشی بۆ خوریا بیا بە چوار ماڵە فەقیری بیابێکی کەس دۆلەوە خێرترێ چەند پارویە کەمتر بخواخۆی ئیسراحەتەکە و فەقیرە ئەگەر بە ڕۆژوش نەبی بەڕای من ئەگەر خەڵکیش بە ڕۆژوو نەبێ ئەوە نەبخوا کە بتوانێت توانای یارمەتی دەور و دراسەکەی و فەقیر و ژارەکەش بات خۆشی ژان نەکە بەڵێ خۆی ئینسان نەبێ مساعدە و نەفسی خۆشی ڕاگرێ بۆ هێزگار ئەوە ئەمە مووی کە ئێستا ورجی وای لێەوە قەڵەوە بێ هیچی هەمووی ئەو نەوسنێ و نەخۆشیەکان دروست دەبێت. وەڵی داواکاریم لە هاوڵاتیانەوەی لە مانگی ڕەمەزانە ئیسراف نەکەن ئیسراف شتێکی باش نییە چەنەها خانەوادەی فەقیرمان هەیە چەنەها ماڵی فەقیرمان هەیە کە ڕۆژانە عنی هیچیان نییە بیخۆن بیبەخشن بەو هاوڵاتیانە زۆر زۆر باشەوەی لەوەی ئیسراف بکەن. وەکوترێ لە ڕەمەزاندا ئینسان بۆ سیحەتی ئیسراحەت بکات جا خواردن ئەگەر زۆر نەخوات هەم سیحەتی ئیسراحەتەکان ئەوەشی لێ ئەمێنێت توانی بیبەخشێ بە ئەوانی کە کەم دەرامەتن کە بەرزیتر بەتاشید بەتاشید. تۆ وەکو خۆت وەکو هاوڵاتی چۆن نەتوانی خۆت پارێزی لەو ئیسرافکردنە؟ وەڵی من ئەوە هەرکەس ئەتوانێت بە شێوەیە خۆی هینەکە ینی تۆ سەری سەر سفرەکەی خۆکە چەنەها خواردن لەسەری بێ چەنەها ماڵیشمان هەیە هیچ خواردنێک نییە بخوا ئەین تۆ گوناحاو ئیسرافە بکەی بەو شێوەیە تێکەی لەبراو باشتر وایە شتێکی سوک شتێکی کەم خۆی لەبەرەوەی شتە خەسار نەبێ خواردنەکە خەسار نەبێت چەند پارویە کەمتر بە هەم خۆت ئیسراحەتەکەی هەم هەژار بەتاشید ئەگەر شتێکی سوک خۆی مەسەڵەن سوو بێ خۆی شۆربە خۆی ئێواران دواتر بۆ سیحەتی خۆ باشە و بۆ ئینی ئیسرافیش ناکەی بەو شێوەیە. مامۆستا چیت هەیە لەسەر ئیسرافکردن لە مانگی ڕەمەزانە لە خواردەمەنی؟ ئیسرافکردن خۆ دەزانی ئیسرافکردن شتێکی باش نییە ئەمڕۆژ خەڵک تۆزێ نەبووە و نەدارە و ئەنوە ئەشکال لە ئێران و لە سووریا و لە وڵاتەکان و خەڵک هاتوتە ناومانەوە یعنی شۆ لە ماڵی وا هەیە لە ماڵی وا هەیە چوار پێنجنەوە خواردن دروست دەکە باش ئەم خواردنە زییا تۆش ئێواش ماعدەت بچووکە هیچ شتیان بەراخت و ماعدە بچوو بەتەوانێ یعنی ئەو هەموو خواردنە کە تۆ لێت ناوە نیوەی ناخۆی ئەی بۆچی ئەیکەیتە تەنەکەی خۆڵەکە و بۆ نایی بە موسڵمانێک و بۆ نایی بە فەقیرێک کە لەو سەرجادانە کرێکاریەکە نوان لەو سەرجادانە خۆ بچۆ بیان بینە لەو سەرجادانە هەمیان ڕەوسا و نەحتیاج و محتاج و لە وڵات و هاتوون و یعنی ئیسرافە وەڵڵای شتێکی باش نییە ئەم جەماعەی ئێمەش بچووکە ئەوە ناکێشێ بخشرێتە ماڵە دراوسێ ئەوانەی کە کەم دەرامەت وەڵڵای یعنی تۆ کە لەگەڕ هەموو زەرامە گەزانەیە گەڕەکی خۆی چیتیایە چییە فەقیرە چییە فەقیر نییە ئەمجا ئەم مانگە مانگی بەخشندەیە جا تو ئەوەی کە هاتە بۆ نایبەخشی کاکە بۆی کێتە تەنەکەی خۆڵەکەوە ئەرە وەڵڵای برا یارمەتی هەژار بە یارمەتی فەقیر بە کورە بیبەخشە کورە ئەوەی کە هاتە بیبەخشە کەسانی کە ئەبەخشن دەرونیان زۆر مرتاح ئەرە وەڵڵاهی تۆ ئەگەزانی چۆن ئەگە ئیسا مسلمان بێ هەر بیل لە خۆی کاتەوانێ تۆ ها ئێواران کە بەڕۆژ بە ڕۆژویت ئەوارە کە ڕۆژوشکێنی بەو نانە چەند مرتاحی دە خەڵک هەیە نیەتی خەڵک هەیە نەبووە خەڵکیش ئەوە محتاجە بۆ ئەو نانی کە تۆی ڕێژیت ئەو لەزەتە تۆ وەرێگری بە ئەو ژوەریگرێ ئەوەش خێرێکی گەورە ئەرە وەڵڵا خێریشی گەورەیە کاکەجا ئەوەی تۆ کورە مەسرە برا وەڵڵای مەسرە وای لێ هاتۆ بچۆ لە ماڵی وا هەیە یعنی بڕۆ بەلێشا خواردن لی کاکە ئەم ئەڕێ ڕێژن برا باشە بۆ نایی بە فەقیرە بە هەژارێک کورە بەخوا برام دینێمە هەمی بەخشندەیە هەمی خۆشەویستیە هەمی محیبەتە وەڵڵای ئێواران ئەگەر تۆ میوانێک بێتۆ لەگەڵ خۆتانانێ بخوا دوعاچی خێرە بکات زۆر لەوە باشتە بکی تەنەکە خۆڵەکەەوە ئەرەوە بگەڕێنێتەوە بیا بە ماڵی دراوسێک یان بە کەسێکی هەژاریان بە و تەلەوانە لە داخلین یان زۆر خەڵکی تر زۆر بێەوە حەستەرێنەوە ئیسرافەی بۆ چیەوە هەموو
زیادەیە وڵا زیاد ئەکسەرەتی زیادەیە وترێ ڕەمەزان مانگێک نییە تایبەت بێ بە خواردن مانگی بەخشندەیی و ئەوەی ئاگات لە 30,000 بێ وڵا هەر دیارە ئەوە لە سەروی و مشتێک گەریسان توانێت دەستی خەڵک بگرێت لە مانگە و نانی خەڵک بە لەوە باشترەوە چۆن خەم لە ماوە مناڵەکەی خۆیگا لە ماوە مناڵی دراوسەکەی و کەسەکەی و دراوسەکەی و هاوڵاتیانی خۆ باشترە خاصە لەم زروفە شاکە زروفێکی خراپە و ئەکسەرێتی خەڵک و عزی خراپە و بێ ئیشە و حرەکە نییە و ئەوە سەهامەتە ڕۆژی پیاوەتی تنەویسان تۆماری کە ئەوە بۆ خۆی زۆر باش جەناب و چۆن ئەتوانی کۆنتترۆلی ئەو ئیسرافە زیادەیە بکەی لە ماڵە و خانەوادەی خۆ وڵ ئاش کەسەکەوێتەوە سەر ماوە مناڵی خۆی من الحەمدا مەشهورم کە زۆر بۆ ماڵی خۆماوە الحەملا شتی زیاد ناکەم وەگە خۆش قوڵی کاتێکمان دەست بێکم تەرخەمی ناکەین بەزی تر خەڵکی وا هەیە زەعیفە و هەیە ژێ تاسیری خێزانە ئەم تاسیری بای هەوایی دنیاە ئیسرافا دەکا پێم وایە خۆشیە زۆر پێی مرتاحنی ئەو کاتێک کە خواردنەکە ڕێژی دەرونیان ناڕەحەتە پێی ناخۆش نایڕژی نۆکو خۆمان نایڕژی بەس خەڵکە زۆرەی ڕێژێ بەس ئێمە ئەوەنە لێنین ئیسفادەی لێ بکەین بیخۆین و تەواو دەستان خۆش بێت تۆ چیت هەیە لەسەر ئیسرافە زیادەیە کە خەڵگەی کا لە کاتی ئێواران طبعا پێشەکی مانگی ڕەمەزان مانگی پیرۆزە یەخوا بەخێر بێ مانگی خەرەبەرەکەدا بەڵام بە جۆری پێویست هەیە زۆر زیاد لە حەد سەر ئارە بەخوا ئەمەیان هەر گوناها هەم خوا پێ ناخۆشە هەم خۆشی سەرەکەی تۆ لە بری 50,000 قەچکەی بە 20,000 دەرەچیت ئەو باقی وەکو تۆڵی کە زیادەیە ماوە تۆ بیبەخشی بە 1000 باش ڕەحمەتی خوا لێ بێ هەزارەها هەیە پاقەتی خورمای نی ئەوانە بەرمانی دەکاتەوە خۆشەدەوە نیکاکە تۆ هەر لە تۆ 20,000 و لەو 50,000 و بۆ فەقی زۆرە یعنی بەڕاستی هەشتێ لە حەدی خۆی تێپەڕ بێ دەسونی خۆی دابا گوناها ئیسرافێکی زۆرەکرێت لە خواردنە لە ڕەمەزانە تۆ چی دەیە لەسەر و ئیسرافکردنە کە لە سەر سفرەی ڕەمەزانە نەکرێت وڵا خۆی بەعام خەڵک لە ڕەمەزانە حەزی لە هەموو خواردنێک و حەزەکە هەموو شتێک لە بەردەستیا بێ لەگەڵەوەشە هەمومان نەزانین و خواردنەی پێ ناخورێت تەوان بەڵام تر دڵی ئینسان وا حەزی لەیەکە کە هابێ تەوان شتێکی باش نییە ئینسانە بێ بەخەر ئەوەی کە پێی ئەخورێت ئەوە بەکاربێنێ لەبەرەوەی هەم میسرافیشە هەم شتێکی زیایە بەڵام ئێمە ڕەمەزان خوای گەورە بۆ ئەوە دایناوە کە ئینسانەکان ماعیدەیان بەتاڵ بێ خاڵی بنەوە لەو ژەهرەی کە هەیە ئەگەیان لە هەژارەکان بە ئاگاشن بەڵە تەمانە بێ وایە ئینسانە بینی کە ئەو هەموو سفرەیە لەسەر سفرەکەی توی هەموو خواردنە خەڵچێک هەیە حتمما خەڵچێک هەیە کە نیەتی بیکڕێت توانای نییە جاوەی کە هەت بێ ئینسانێ گەردەسی لە خێرا بێ بتوانێت بیری لەوە بێ کە خەڵچێک لە خۆی کەمتر هەیە کە ناتوانێت ئەوانە کڕێ زیادەی ببەخشێ بە ئەو هەنێک لەوەی کە هەنێک لەوەی خۆی تەمان ڕەمەزان مانگی خێرە مانگی ئەوەیە کە ئینسان چاوی لە هاوکاری و یارمەتی بێ و هەژار بێ بەڕاستی خۆی وایە ئەبێ وابێ ئەبێ واش بێت